بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. 26,000 صلوات بديدار محمد صلى الله تعالى عليه وسلم. زمانی ئینسان زۆر شتی لەگەڵ خۆیان هەڵگرتووە، زۆر ئایندەی ئینسان هەیە لە زمانیەوە ئەخوێنرێتەوە. کۆمەڵی حادیثە و مەشاهیدتان بۆ باسەکەم، دوایەمەوە سەرباسی زمانە. یەکەم لە بوخاری شەریفە هاتووە پێغەمبەریان صلی الله عليه وسلم جارێک لەگەڵ هەندێک لە هاوڵانە ئەعرابیەک نەخۆش بوو چوون بۆ لای خۆشەویستی دڵ صلی الله عليه وسلم لە پەنای سەریا دانیشت. سنەت وهایە بڵێ لا بەئسە طەهوڕ ئین شاء الله، هیچ نییە نەخۆشیەکەت ئاسانە ئین شاء الله، خوای گەورە شیفاتەدا. ئەم کەلیماتانە بڵێ. وتی کورە تۆ نازانیم لە چ بەڵایەکە چەند ناڕەحەتم. جاری دووهەم جاری سێهەم پێغەمبەریان صلی الله عليه وسلم هەر فەرمووی لا بەئسە طەهوڕ، کەبرە لا بەئسە طەهوڕی ئەوە نەبوو. دوای پرسیاری کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتی طەهوڕ پاکێتی ئەوانە؟ کورە پاکێتی چی؟ کەلا بەل هی حمە تەفوڕ، و کورە لاشەم ئەوەنە گەرمە وەکو چۆن بورکانێک ئەوام لێ هاتووە. اینجا وتی عەلا شەیخین کەبیرین تزیڕ القوبوڕ، بەخوا ئەوەنە تاکەم قورسە، پیریشم ئەمرم زۆرە، هەرچی سێرەکەم سەردانێکی گۆڕەسانم پێیەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نەعەم ئیذەن، دێکەوە بووتەوە ئەوە. لە ڕوایەتێکە هاتووە لە غێری بوخاری ئەفەرمێ ئەمما ئیذا ئەبەیتە فهي كما تقول وقضاء الله كائن. مادام تۆ هەروە ئەڵێ هەروە ئەڵێ دێتەوە قسەکەی خۆتە و قەزای خوش ئەو هەیە، وەکو ئەو زمانەتێکەوە هەڵی ئەسوڕێنی. ئەوە حادیثەی یەک. حادیثەی دووەم سەحابەیەکمان هەیە ئوەیمری عەجلانی، یەکە لە عەشیرەتی بەنی عەجلان، گەورەی بەنی عەجلان عاصمە، عاصمی کوڕی عەدیەکە لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، مقەڕەبینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، زۆر نزیک. جارێکیان ئوەیمر هاتە لای عاصم، وتی ئەی عاصم پرسیارێک لە مێشکما دروست بووە، ئەم پرسیارەمە بکەی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. پرسیارەکە چییە؟ وتی پرسیارەکە ئەمەیە کە باشە ئەگەر کەسێک پیاوێکی گر بەسەر خێزانی خۆیەوە چی لێ بکە؟ ئەگەر بیکوژێ ئەیکوژنەوە، کورە ئەگەر نایکوژێ نابێ، ئەمە چی بکەین؟ ئەحکامی ئەمە چی؟ عاصم بەشکم پرسیارە بکەی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو معلوماتەمان لابێ خراب نییە. عاصم چوو بۆ خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وسلم، باسی کرد و لە ڕوایەتێکە فەرمووی خۆشەویستی دڵ زۆر تووڕە بوو، دەموچاوی گۆڕە، هیچ جوابی نەیەوە. هاتەوە عاصم بە پەسی و تووڕەیی، ئەوەیمر هاتەوە بۆ لای، وتی ئەرە جوابی پرسیارەکەم چی بوو؟ ماڵ ئاوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تووڕە بوو، زۆر عاجز بوو لەو پرسیارە. تۆ من تووشی مصیبەتێک کردی؟ وتی وەڵڵا خۆمە چم ئەو پرسیارەی لێ کرد. هات بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەم پرسیارەی کرد، خۆشەویستی دڵ پێی ناخۆش بوو. سبحان الله، ئوەیمری عەجلانی لەگەڵ خێزانیا تووشی ئەم کێشەیە بوو، ئەم پرسیارەیەکە کردی تووشی. کاتێک بە خۆی زانی پیاوێکی بەسەر خێزانیەوە گرت، بوو بە موشکیلە. هات بۆ لای پێغەمبەریان صلی الله عليه وسلم، وتی خوا ئاەتی ناردە خوارەوە ئەوەیمر سەبارەت بە تۆ خێزانت ئەبێ مولەعەنەکەن. طبعا مولەعەنە بابەتێکی قورسە، بابەتی زینا لە شەریعەتا زۆر گەورەیە، ئەبێ 4 شاهید هەبن بە چاوی خۆیان بینی بێتیان یەک حاکمی موسڵمان لە شاهیدەکان ئەپرسێ بە تووڕەیی دەی، حتا وەکو بۆ یەک لە ئەبێتەوە، ئەبێ هەر 4 قسەیان یەک بێ. پرسیاریان لێکە سەعات چەند بوو، چۆن بوو، جلەکانیان چۆن بوو، چیان ئەکرد، چی یەک دانیان خلافی ئەوی تر بڵێتەوە، هەر 4یان دارکاری ئەکرد. 10 کەس بن، هەر 10 کەسیان دارکاری ئەکرد. زۆر قورسە. 600 ساڵی حکمی ئیسلامی هەتا ساڵی 680 هیجری یەک حاڵەت ڕووی نەداوە زینا تەسبیت بووە بە شاهید.
ئەبەدەن نەبوو لە دوای 1680 حاڵەتێک دروست بوویش هەر بە ئاشکرا ئیشەکەیان لە پێش چاوی خەڵک کردو اینجا شاهیدیاندا خەڵکو دارکاری کرا کەسەکە بەهۆی شاهیدیەوە. مولعنەت چییە؟ ئەگەر پیاوێک کەسێکی بینی بەسەر خێزانی خۆیەوە ئەمانە یەت لە مزگەوتە 5 جار لعنەتەکە لە خێزانی و لە خۆشی، لعنەت لە درۆزن، لعنەت لە من بێ ئەگەر ئەم شتە درۆ بکەم لە بەرامبەر بە خێزانم، ئافرەتەکەش ئەگەر بیاوێ ئەم بەڵایە لەسەر خۆی لا بە ئەویش لە پێش چاوی خەڵک کۆ بنەوە خەڵک لەسەر مینبەری مزگەوت. طبعا عامر و خێزانی هەردووکیان مولعنەیان کرد. دوای مولعنە پێغەمبەریان صلی الله علیه و سلم دوانەی گیان نەکردەوە. عامر هاتووتی وەڵڵا یا ڕەسوڵ الله بەخوا ناتوانم لەگەڵ ئەم ژنا بژیم با زوڵمی لێ نەکەم تەلاقی دا. دوای بوو بە ئەحکامێکی شەرعیتەوە ئەو دوان لە یەک جێ ئەکرێنەوە. پێغەمبەریان صلی الله علیه و سلم فەرمووی کورە ئەگەر ئەم ئافرەتە مناڵەکەی بوو، ئەگەر مناڵەکە ئەسحەم بوو واتە ڕەش بوو، ئەدعەجە العەینەینی چاوەکانی گەورە و ڕەش بوون، عەظیمە الئیلیەتەینی سمتی گەورە بوو مناڵەکە، خەدەلەجە الساقەینی قاچەکانی پڕ بوو، فەلا ئەحسەب إلا قد صدق عليه. وا تەسەورەکەم کە ئەوەیمیر ڕاستکە ئەو ژنە زینای کرد. ئەگەر مناڵەکەش سوورکار بوو ئەوە ئەوەیمیر ڕاز ناکە درێ بەسووە بەدەم خێزانەکەیەوە. سبحان الله مناڵەکە دەرس و ڕێک مواسەفاتی یەکەمی تیا بوو، ڕەش بوو، باشە چاوی گەورە و ڕەش، باشە سمتی گەورە بوو و ڕانەکانی پڕ بوون. بۆیە مناڵەکەیان بە ناوی دایکەوە ناو ئەبرد، بە ناوی باوکیەوە ناویان نەبرد. ئەو هەمووی ئەحکامی شەرعی تێیەتەوە. لێرە من یەک شتم مەبەستە لەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله علیه و سلم لە خزمەتتانە باسم کرد. سێرەکەی کەسێک زمانی ئەجوڵێ بۆ شتێک ئەو موسیبەتەیەتەڕی. کیسائی و یەزید لا هارون الرەشید هەردووکیان دوو قاریئی گەورەی قورئان نوێژی ئێوارەی کرد. کیسائی حافظی کوفەیە مەشهورە، سوورەتی قل يا أيها الكافرون خوێن. لا أعبد ما تعبدون لا تعبدون ما أعبد دووبارێ کردەوە سێبارێ کرد چوارە لێی تێکچوو. والله یەزیدی لای هارونە وتی باشە ئەی هاوار ئەمە ئەو کەسەیە کە حافظی عێراقیە و لە گەورەی کوفەیە ئەوە غەڵەتەکە. بە سووکی و بە ئیستیهزایەکەوە باسی کرد. بۆ نوێژی عیشا لە خزمەت هارونە یەزیدی پێشنوێژی کرد لە سوورەی فاتیحە غەڵەتی کرد، دوو غەڵەت هاتەوە ڕێ. یەکێکی تر لە ڕێواتەکان لە خزمەتانە باسی کەم حوسەینی کوڕی ئیمامی عەلی کە هاتە عێراقەوە وتی ئێرە کوێیە؟ وتیان کەربەلا. وتی کەربن وەبەلا، بەڵا و مصیبەت و زەحمەت و ناڕەحەتی لەم وڵاتەیە، کەرب و بەلا هاتە ڕێی. لە تەفاسیرەکانە هاتووەڵێ کەسێکی نەسڕانی هەبوو، طەبەری و ئیبن کەثیر و زۆرێکی تر نەقڵیان کردو، ئیبن العەرەبی، مالیکی و ئەوان هەموو نەقڵیان کردو لە تەفسیرەکانیانە. واحدیش لە ئەسباب نزولی ئەوە هەر نەقڵی کردووە. ڕوایەتێکی مەشهورە ئەوانەی کە اختصاصاً تەفسیر بێ ئەزان ئەو ڕوایەتە زۆر مەشهورە. پیاوێکی نەسڕانی هەبوو هەر جارێ بانگ بدرێ بیان وتێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوڵ الله ئەیۆ حوریق الکاذب، ئەی یەخوە ئەو کەسەی درۆئەکە بە سووتان بڕوا، بسووتێنرێ، بسووتێت. سبحان الله ئەم کەسە خۆی بۆ خۆیشێک لە جاریەکان چراکە بەدەستەوە کەوتە خوار و ئەمیش خەوتە بوو، ڕێک ماڵەکە گەڕێگرت و خۆی سووتە. حوریق الکاذب فاحترق. کۆتاشت لە خزمەتانە باسی کەم عەبدولموطەلیب حەلیمەی سەعدیە هات مناڵی کۆ ئەکردەوە و دەی کەسی بۆ نەما تەنها محەممەدیان نەبێ صلی الله علیه وسلم ڕەحمان بە قوربانی. عەبدولموطەلیب پێوە وتی تۆ خەڵکی کوێی؟ وتی من سەعدیم. ئەی ناوە چییە؟ حەلیمە. وتی بەخ ئەم ناوە چەند جوانە، حلم و سەعادەت. ئەم دوانە لە هەر شوێنێکا بن ئەم دوو خەسڵەتە ئەیتر دوو خەسڵەتی زۆر گرنگن، هەموو خەیر لەو دوو خەسڵەتایە کە باسی کردو، هەم حلمە هەم سەعادەت. ئەفەرمێ حلم و سەعادەت فعلا لەناو ئەم ماڵا بڵاو بووە و بوو بە بەرەکەت بۆ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم. تەسەوور کەن ئیمامی موناوی قسەیەکی هەیە ئەفەرمێ إن العبد في سلامة من أمره ما سكت.
والله إنسان لسلامتي وبمشكلة حتى قسنك كقسي كرد بباري بتاتي خرابة الرق أو شتي توشب بوي أبي الزور أجمل لقسمان بي قصة قد لبلا مصيبتها النكي إما طبعا توقعي خرابة أكين هم مسلمانك لذهنيا توقعي خرابة أكا بلا منية تسر زمان هم ما نستح يعني أوية الذهن من لو تخوش شيء كسمان لدز بدين بس نيه ريب زمانت مثلا هموما أمية سر فكر من مثلا باوك معنا دايك معنا خيزانة منالر لو شر الرجخ هما اللي ورقرته توقعي مصيبة أكين بس نابي بزمان بيلين بلين والله كاكي جان والله الرجل رجع واخوه باوكم امرئ اخوه دايكم امرئ اخوه خوش يستكام كر امرئ كتمرئ ام كلمه نابي بلي حديثك هاتوا اجر شي ضعف كثير عنده في الموضوع فرمي البلاء موكل بالنطق بلا مصيبه كان بس الانسان وستاو موكل بالنطق ككردي قسك بلا كبسر يا جاري ابي ديت بوي ابي زور اقدر زمان من بين إبراهيم نخعي أفرمي إني لأجد نفسي تحدثني بالشيء أقام لي نفس مشتاق هنا بدل ما أي هنا تو أي با أم يقصب كم عند جاري أو شتي لدل ما يرو أداء على فما يمنعني أن أتكلم به إلا مخافة أن أبتلى به الله بس تنها لبرا أقصيناكم نوكو ابتلاء بكرم بو مصيبتك من إتلاو كلمة بكوتوما بوهي إيمي أمتي إسلامي أم خالة زور قرنق أبي الزمان من دايما باري باشا بقري أو الشر إيران وأمريكا وفرتنيك همو روجيكا كلا مجالسة من جامع إعلام الشر أم إعلام منافقي أم زمان أم إعلامي أي دروءك تصور كان مجلسي والي كدون كاك بنزين نما كرة النود نما كرة معاجنا كرة الدنيا كاولو سبحان الله علي موكلة بلا بصر من أيت المصيبة ذيك برواكن يشكل له مصيبة الزور جوراني أجر إنسان بحياتي إعلامي نبي يشك بيه بلا كاك كويتنا وشارك ولاتك أوا درو أكري أوا أكري إنسان شيء تبي شيء درو يعني كل رويان رجنا به بوشه تصورك أمهم والله جاري وهاي كسي إخبار إخوانته إنسان يكي برزه هر أم كسي إخبار إخوانته درو درس دانيت درو درس دانيت كورة دبس با بوي هند جال لباسي إعلام وباري إعلام علين كورة والله أجر زور هشاري إخواننا باري كان حرام شكبو موكل بمصيبة لسر أو منطقة إن جاب تحليل سياسي بوك أم يعني الله والله من توقع موي إيران أكي كل النقبة بيدنق بقى يتر الله أمريكا أكي يتر الله باري أروخي يتر الله والله ألطون صفر بيته ألطون شيء همو أمانة موكل بالمنطق شون لأستي شخصة لأستي قوري ولاتاني شرع وهاي بتابتي أمتي إسلامية بالزماني زور شيء بخوا تعظى عالمي إسلامي هل نأسيته خور كرابة سرمانا كل الدم الله ما والله إن شاء الله أمتي إسلامي هلا سيته وسركوينا وكل كافر بن بي أكويته بإذن إخوة يترخو قرنك زياترة قاتين خذوا سر قردن من قابل النكون همو حضارتك أنا ويا بيرة بن أكون دباسي كوتنا كيكا دائما أمتي إسلامي أبي الزور هشيارنا فردي مسلمان عامتي مسلمانا ألم خالنا بزور أقيلي بي زماني بخير نبي نقرر فليقل خيرا أو ليصمت بس شر تانية بلا والله بلام توشبي وانا يا خير الله يا بيدن قبي لم دو زياترني يشغلو مصيبة زور قوراني كإنسان دركي بيناك وتي أكوي أم زماني كرات أكيشي وانا مصيبة ببي إرادي خود توي بردوه مصيبتي هاتو بسرتا مصيبتي كتير بالريوية كتشيتو قسل سر مصيبتي دوهم أكي عقلنا ببوي كي كما بسرها إن جاب خوش نازاني هنا جار الله والله رك توقع مكروا درسو كل التوقع يسيوك النقبة خو بلاكتي أنا زماني شر بلاكي أنا بوي أبي الزور أقداري زمان من بين بتايبتي لم موضوعيك وتان باسكم بريان ما كلو بابتانيك كم أو أنا كوتان باسكم كم تين رجل من برباسكري بس أبيه هشياري بشكل الفكري رسم قولي إسلامي كإنسان مسلمان هميشه ججبينه
زمانی جوان ئەڵێ قەت ناشرین ناڵێ ئەبەدان زمانی مسلمان زمانێکی ناشرین نییە. بۆیە لە دینە مەسەلەن ئەچی بۆ لای نەخۆشێ قسەی باشی بۆ ئەەکەی، خۆ ناچیتە لای نەخۆشە دەست پێ بکەی وەڵا کاکە فڵان کەس وەکو تۆ بوو مرد ئەمیش ئەمری، ناوەڵا بەعەکسە وەکو تۆ بوو چاک بوویەوە لا بەئسە طەهوڕ ئینشاء الله. هەموو ئەگەر ئەحکامەکانی شەریعەت سێرکەی هەمووی بۆ ئەو لایەنە ئەڕواکە جوانی پیشانی تۆت. بۆیە خوا هەڕەشەکە لەو کەسانەی يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا، حەزەکەن فاحشە و خراپە بڵاو بێتەوە باسی خراپ بڵاو بێتەوە. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوەی عوەیمری عەجلانیە حەز ناکە ئەو شتە کە ڕووی نەداوە کەس پرسیاری لێ بکە نەبادا ڕوو بدا، پرسیاری کرد ڕوویدا. لە ڕوايەتێکە هاتووە فەرمی عوەیمری عەجلانی ئەفەرمی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی واز ناهێنن لە پرسیارکردن حتا وەکو شەرەفی مسلمانان یەهود باسی ئەکە، یعنی ئەوەندە پرسیار ئەکەن تاوای لێ لە مزگەوتە شتەکەی ئەعلانە بێ و دوای یەهود باسی ئەو مۆزوعە ئەکە لە بینی خۆیانە. بۆی ئەبێ هوشیارانە ئاگەمە لە زمانمان بێ. ئەخیر کەلیمە لە خزمەتانە ئەفەرمون هەندێک لە مفەسرین ئەوە ئەفەرمون یوسف عەلەیه السەلام کاتێکەوە تووشی ئیبتیلا بوو فەرمووی ڕەبی السجن ئەحەبُ إلەیە مما یەدعونەنی ئیلەیه، خوا سجنم پێ خۆشترە لەوەی کە ئەوان بۆمی بانگم ئەکەن بۆی، سجنم پێ خۆشترە. فدەخەلە السجن، خرایە ناو سجنەوە. ئەڵێن ئەگەر بیوتایە ڕەبی المولک ئەحەبُ إلەیە یەکسەرە بۆ مەلیک سجنەکەی نەئەبینی. البلاء موكل بالمنطق واللسان. خوای گەورە لە گوناهی منیش ئەژبورێ، خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی. خوای داوات لێ ئەکەین ئیخلاصێکی زۆر گەورەمان پێ عەتاکە. خوای 26ەوە و ئێمە لە خزمەت ئەم مانگە پیرۆز و مبارەکین 26 ڕۆژە بە ڕۆژووین کۆمەڵی تاعاتمان بۆ تۆ بەرز کردوتەوە یا ئیلاهی. بەخوا ئەزانین هەموو تاعاتەکان بەرزمان کردوتەوە هەڵەوکەم و کوڕیتیایە، بەڵام وەڵاهی ئەزانین یا ئیلاهی ڕەحمەتی تۆ ئەوەندە گەورەیە، بەزەی تۆ ئەوەندە گەورەیە بەم کەم و کوڕێژ لەم زەمەنی نەکبەتیەی ئومەتی ئیسلامیە خوای هەر قبوڵمانەکەی دەی خوایە وا هانامان بۆ لای تۆ هێناوە قبوڵێکی زۆر گەورەمان بدەرێ شەوانی قەدر بە قسمەتمان کە یا ڕەب العالەمین. چۆن ئەم ماڵی تۆمان ڕۆشن کردوێتەوە خوایە ئاوا دڵمان ڕۆشن کەرەوە، خوایە داوات لێ ئەکەین ماڵەکانمان ڕۆشن کەرەوە، خوایە گۆڕەکانمان ڕۆشن کەرەوە، خوایە کوردستان ڕۆشن کەرەوە یا ڕەبی. خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت عالەمی ئیسلامی ڕۆشن کەرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای هیدایەتی گەنجەکانمان بدە، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، حورمەتی ئافرەتەکانمان زیاد کە. یا ڕەبی خوای هیدایەتی مناڵەکانمان بدە، خوایە شەڕێکی زۆر گەورە لەسەر مناڵەکانمان ئەکرێ، خوایە ئەیان دەینە دەستی تۆ ئەو کەسەی سپاردە زایە ناکەی وا مناڵی ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەمووی سپاردەی تۆ کرد یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت بەسەر ئەم مەجلیسەی ئێمە ببارێنە، دەرگاکانی خێر بەسەر ئەم مەجلیسا بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت. خوایە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەراممان مەکە یا ڕەب العالەمین. خوایە ئەومان گرفتارە گرفتەکانی چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین